زانکۆی فرانکفورت ڕێو ڕسمێک بۆ بەرزڕاگرتنی یادی دە پێشمەرگەی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە هێرشی موشکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئوردوگای ئەم حیزبە لە زرگوێزەڵەی باشووری کوردستان گیانیان لەدەستدا. ئەم ڕێوڕسمە بە میوانداری کۆمەڵی شۆڕژگێڕ و بە بەشداری کوردانی دانیشتووی ئەوروپا و نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوەچوو. ئەم کۆڕە بە خوێندنەوەی شێعر و پەخشان و بروسکەی لایەنە سیاسیەکانی کوردستان دەستی پێکرد و دواتر بە چەند پارچە مۆسیقا ڕازێنرایەوە و کۆمەڵێک پەیامیش ئاراستەی خەڵکی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان کرا. بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێم سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم لە بەرابەر ئیرادەی خۆڕاگری و هەروەها ئەمەگناسیان کە ساڵانێکی زۆرە بەرانبەر بە ڕژیمی دیکتاتۆری کۆماری ئیسلامی لێ هاتووانە ئازایانە و شۆڕژگەڕانە بەرانبەر بەو ڕژیمە ڕاوەستاون و ئەم جارەی شنەیان هێشکە بنەماڵەی سەربەرزی گیانبەخکردوانی کۆمەڵە بەتەنیا بمێننەوە و هاوسۆزی و هاوخەمی خۆیان جارێکی تر بەنسبەت کۆمەڵە و بەنسبەت ئەو بنەماڵە سەربەرزانە ڕاگەیاند. بەڕێوەچوونی ئەم کۆڕە لە کاتێکدایە کە هێرشەکانی ئەمریکا دوای شەڕی 39 ڕۆژە دیسانەوە بۆ سەر ئێران دەستی پێکردوێتەوە و بەردەوامە و ئێرانی ژوێ ڕایلاوازبوون و تەریککەوتنەوەی زیاتر لە ئاستی جیهانیدا لەسەر هێرشەکانی خۆی بۆ هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور بەردەوامە. جمهوریە ئیسلامی لە ئێمە ئەترسێ وەحشەتی لە ئێمە هەست ناتەوانیەکانی لە جەنگا و لە شکستکارێکا کە لە حکوومەتگەری وەک ئامریکا وەک ئیسرائیل خواردگیە بەسەر ئێمە کووردا خەریکە جوبرانیە کاتەوە. بەشداربوونی ئەم ڕێوڕسمە دوو داواکاریان هەبوو. داواکاریەک ڕوو لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەکگرتن و یەکڕێزی، داواکاریەکیش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەتایبەت سەرۆک ترامپ بۆ پشتیوانی لە گەلی کورد. داواکارم لە هەموو هێزەکانی کوردستان بەتایبەت هێزە سەرەکیەکان حیزبی کۆمەڵە و حیزبی دموکرات بتوانن لەگەڵ پژاکە لەگەڵ لایەنەکانی ترا وەکو پاک وەکو خەبات هێزێکی یەکگرتوو دروست بکەن. بەڕاستی پێویستی هێزی یەکگرتوو لە ئێستای بارودۆخی ڕۆژهەڵاتە پێویستیەکی زۆر زۆر گرنگە. داواکاریکم لە دەوڵەتی ئەمریکا و هەروەها سەرۆک ترامپ هەیە کە پشتیوانی بکە لە گەلی کورد کە بەڕاستی بەو ئازادی و ئامانجەی کە ئەیانەوەی بگەین چۆن بەڕاستی لە بە درێژەی مێژووی کورد سەلماندوویەتی کە نرخی ئەو ئازادیەی هەموارە پەرداخت کردووە و لەگەڵ کۆمیتە نێودەوڵەتیەکان و ئەلە خصوص ئەمریکا دەتوانێت هێزێکی چالاک بێت بەرامبەر بە کۆماری پەت و سێدارە. داوام لە ئەمریکا و لە ترامپ هەیە کە لە وەزیەتێک کە لە کوردستان و لە ئێران هاتوۆتە پێش پشتمان بگرن لەگەڵمان بن داوای یارمەتیان لێ دەکەین و هەروەها داوای یەکگرتنەوەی ئەو هەوپەیمانەی کە لەناو کووردا بووە پێم خۆشە باشتر و چاکتر گەشە بکە و باشتر و هەودڵتر بن لەگەڵ یەکتر لە بۆ ڕزگاربوونی نیشتیمانەکەمان. بەڕێوەبەرانی ئەم ڕێوڕسمە ئەڵێن پەیامی سەرەکیان دڵنیاکردنەوەی خەڵکی کوردستانە بۆ بەردەوام بوون تا گەیشتن بە ئازادی و ڕزگاری نیشتیمانەکەیان. جەمشید بەهرامی، دەنگی ئەمریکا، ئەڵمانیا، فرانکفورت.